ژێڕێ هەولێری هاتیە دەستە سەرکردن ji بۆی ku ئەم زانیاریان زێدەتر لەسەر vê mijarê وەربگرن ئەمێ بچینە جەم سۆران عومەر سەرۆکی لیژنەیە مافی مرۆڤ یا پەرلەمانی کوردستانê بەڵێ کاک سۆران ئەم کاتت باش کاک سۆران هۆکاری گرتنی زاوای عەلی باپیر چییە و هەروەها کێ گرتوویەتی؟ بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان دیارە و گرتنانە لە دوای هەڵوێستی 23 حوزەیران دەستی پێ کردووە فشاری سیاسیە و گرتنیەکە لە دەرەوەی یاسا و هەر هەمووی پێشێلکاری گەورەی مافەکانی مرۆڤە دەستگای ئەمنی لە شاری هەولێر لی بەرپرسە و ئەنجامی داوە سەرەتا ڕۆژنامە نووسێکیان دەستگیر کردین دواتر کارمەندێکی کەناڵی لۆکاڵی کۆمەڵی ئیسلامی لە شاری هەولێر و دوێنێ لە قەزای خەبات سێ ئەندامی ترمان کە بەرپرسی لقی قوتابیان و دوو کارگەڕی لقی قوتابیانە دەستگیر کراوە لەلایەن ئاسایشی پارتیەوە و ئەمڕۆژ زاوایەکی بەڕێز مامۆستا عەلی باپیر کە بەجلی ماڵەوە هاتۆتە نزیکی مارکێتێکی ماڵی خۆیان شت بکڕێ ڕفێنراوە ئەمانە هەر هەمووی پێشێلکاری گەورەی سۆران ئەگەر زانیاریتان هەبێت لەلایەن کێ ڕفێنراوە؟ لەلایەن چه هێزێکەوە؟ لەلایەن دژە تیرۆری پارتیەوە فڕێنراوە لەلایەن دژە تیرۆری پارتیەوە ڕفێنراوە ئەمانە هەر هەمووی پێشێلکاری گەورن ئێمە وەکو پەرلەمانی کوردستان وەکو سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ لی بێدەنگ نابین و سەرجەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و سەرجەم قونسوڵخانەکان ئاگادارەکەین لەوەی لەسەر هەڵوێستێک کە لایەنێکی سیاسی دەینوێنێ ئەندامەکانی دەگیرێ وەکو چۆن لە پێشووە بەرامبەر تەفگەری ئازادی کە نزیکە لە پەکەکە لە زاخۆ خەڵکیان گیراوە خەڵکیان ڕفێنراوە لێیان دراوە هەمان جۆر هەڵوێست بەرامبەر بەلایەنێکی تری سیاسیش دەگیرێتە بەر ئەمانە ئەو سلوکانن کە ناوبانگی هەرێمی کوردستان پێش ناشرین دەکا و هیچ جۆرە تۆمەت و ڕوونکردنەوەیەکیش قبول ناکەین بە ناوی تیرۆرەوە ئەمڕۆ وەکو چۆن لە چەند ڕۆژی ڕابردوو وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت بە ناوی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆرەوە پێشێلکاری گەورەی مافەکانی مرۆڤ دەکرێ بەڵێ وایە ئەو ناونیشانە کە بە ناوی تۆمەتی تیرۆر خەڵکی پێدەڕفێنن پێدەگرن ئێوە پێتان وایە بە ناوی تیرۆرەوە تۆمەتی بەتاڵە فشاری سیاسیە کاک سۆرانیانی ئێوە پێتان وایە لە ژێر یاسای تیرۆرەوە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە هەرێمی کوردستان دەستە سەر دەکرێت؟ بەڵێ پێمان وایە و فشاری سیاسیشە ئەگەر ناچ لایەنێک بەقەر کۆمەڵی ئیسلامی لە ئیسلامیەکان هەڵوێستی ڕوون و ڕاشکاوانەی لەسەر تیرۆر و تیرۆرستان و شەڕی تیرۆر هەبووە لە خودی مامۆستا عەلی باپیر لە فراکسیۆنەکەی لە پەرلەمانی کوردستان بە ڕوون و ڕاشکاوی کۆمەڵی ئیسلامی هەموو هەڵوێستەکانی ڕوون و ڕاشکاوانە بووە و ئەندامانی ئێمە ئەندامانێکن پابندن بە سیاسەتی کۆمەڵی ئیسلامیەوە بۆیە ناکرێ و نابێ ئەمە بکرێتە بەهانە بۆ فشاری سیاسی و ئێمە ڕێکاری پەرلەمانی دەگرینە بەر و بەو دەستگا ئەمنیانە دەڵێن تکایە دەست هەڵگرن لەم جۆرە فشارە چونکە هەرێمی کوردستان تەحمولیەوە ناکا یەکڕیزیەکەی تەبایی نێوان لایەنەکان تێک بدرێ ئێمە هێزێکی ڕسمی فەرمین لە پەرلەمانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە ناکرێ بەم جۆرە مامەڵە لەگەڵ ئەندامانمان بکرێ و مامەڵە لەگەڵ ئەندامی هەر لایەنێکی تریش بکرێ ئێمە بەڕاستی پێمان وایە ئەمە فشاری سیاسیە و بەکارهێنانی دەستگای ئەمنیە بە ناوی تیرۆرەوە ئەگەر دادگاکانی هەرێمی کوردستان چەندین کەس تۆمەتی تیرۆری لەسەر بووە بەراعەتی دەرکردووە ئازادی ناکەن ئەمە پێشێلکاری گەورەیە و لێی بێدەنگ نابین و دەبێ بە زووی دەست لەو جۆرە فشارانە هەڵگیرێ ئەگەر نا ئێمە پێمان وایە ناوخۆی هەرێمی کوردستان تەبایی نێوان لایەنەکان یەکڕێزی نێوان لایەنەکان ئەوە قبول ناکە هەر ڕۆژەی ئەندامێکی لایەنێک بفرێنرێ و فشاری لەسەر دروست بکرێ بە حکمیەوەی کە هەڵوێستێکی سیاسی هەیە لەگەڵ لایەنی دەسەڵات لەم ناوچان ئاەتەوە. بەڵێ کاک سۆران تۆ جەنابەت باست لەوە کرد کە ئەمە ئەوەی کە بەرامبەر بە ئەندامانتان دەکرێت فشاری سیاسیە ئەم فشارە سیاسیانە ینی لەو هەڵوێستەی کە لە دانیشتنی ڕابردووی پەرلەماندا هەتان بوو سارتان دەکاتەوە لەو هەڵوێستە؟ نەخێر ئێمە ئەمڕۆ کۆبوونەوەی فراکسیۆنمان هەبووە و بە یەکدەنگانە تاکیدمان کردوێتەوە لەسەر هەڵوێستی خۆمان کە ئێمە لەگەڵ سیستەمی پەرلەمانین و دەبێت سەرۆک لە پەرلەمانەوە هەڵببژێردرێ و ئەمە بەردەوامین لەسەری هەڵوێستێکی زۆر ئاساییە و قەناعەتی لایەنی خۆمانەوەکو فراکسیۆن
و تەبەنیشمان کردووە بەردەوامیشین لەسەری بۆیە بەڕاستی زەمانیەوە دەرچووە تێپەڕیوە خەڵکێک هێزێک بێ بە خۆ چاوسورکردنەوە و بە خۆسەپاندن بیر لەوە بکاتەوە ئەندامەکانمان دەستگیر بکات تاکو و ئێمە لە هەڵوێستی خۆمان پەشیمان بینەوە. ئێمە لە ئاستی زۆر بەرزتر هەڕەشە لە پەرلەمانتاران کراوە لێمان لە فراکسیۆنمان کراوە ئەوجا بەردەوام بووین لەسەر هەڵوێستی خۆمان. ئێمە هێزە نین کە بە هەڕەشە و گوڕەشە تەراجوع بکەین. هەڵوێستێکیشە لە دیموکراتیەت نزیکە لە باشترکردنی سیستەمی حکومڕانیە وڵاتە نزیکە. هەڵوێستێک نییە دژبەت نیشتیمانە و خیانەتێک نییە تاکو لێی بترسین فشارمان بخرێتە سەر. بەڵێ کاک سۆران باسی ئەوت کرد کە ئەمڕۆ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کۆبووتەوە. دو هەڵوێستی ئێوە لەو کۆبوونەوەدا چییە؟ چی دەبێتن؟ دو هەڵوێستی ئێمە پابند بوونە بەوەی کە لە پرۆژەکەمانە پێشکەشمان کردووە داوا دەکەین سیستەمی حکومڕانی بکرێ بە پەرلەمانی سەرۆک لە پەرلەمانەوە هەڵببژێرێ. یەک دوو مەجالێکی گەورە ماوەتەوە بۆ سازان بۆ تەوافق فەرموو بە لایەنەکان کۆ ببنەوە ڕێک بکەون چونکە ئێمە هەموو ئەو دەنگۆیانەش ڕەت دەکەینەوە کە دەڵێن سازانمان تێکداوە. ئەسڵەن نەریتی پەرلەمانی کاری پەرلەمانی ڕێکاری یاسایی وایە پرۆژە پێشکەش دەکرێت جیهەتی معنی دوایی کە پرۆژەی پێشکەش کردووە بەرامبەر جیهەتی معنی دائانیشێ و گفتوگۆ دەکا و پێکەوە دەگەنە ئەنجامێک. نەبووە خەڵک پرۆژە و قەناعەتی خۆی بڵێ بەڵام بڵێن بۆچی پرست بە من نەکردووە. کاکەمە قەناعەتی فراکسیۆنێکی پەرلەمانیە دوای ئەوەی ڕێکاری یاسایی بڕیوە دەتوانین بین گفتوگۆ بکەین دەتوانین مەکتەب سیاسی لایەنەکان دەست بکەن بە گفتوگۆکانیان بۆی بگەنە ئەنجامێکی باش بۆی سازان بکەن. نە دنیا ڕووخاوە نە دنیا تێک چووە تاکو و خەڵک بێت ئەنداممان بڕفێنێ و فشاری سیاسی بخاتە سەر لایەن گرانمان بۆی کە فراکسیۆنەکەی تەراجوعکا لە هەڵوێستانە. ئێمە بە هیچ شتێک لەو فشارانە تەراجوع ناکەین بەڵام ئامادەی گفتوگۆ و سازانین و هیچ کاتێکیش گفتوگۆ و سازانمان ڕەت نەکردوێتەوە. بەڵێ کاک سۆران عومەر سەرۆکی لیژنەی ئامافێ مرۆڤ لە پەرلەمانی کوردستانê gelek spas ji bo zaniyarî û şirovên te warwa gelek spas bo her yek ji Hejar Xefûr parêzer li stûdyoyên me li Bajêrê Silêmaniyê we herwiha veger Saedullah rojnamevan li stûdyoyên me li Bajêrê Dûkê ku li ser mijara pirsa destûr û sazan û pirsa serokatiya herêmê bi me rabûn gelek spas ji bo şiroveyên we ve lê berdewamî li ser pêşkeškirina nûçeyan. Be mebesta amadekarî bo civîna pênc alî di navbera pênc aliyên serekiyên herêmê Şandekê girtuya İslamî seredana bizava goran kir û gel newşîran Mistefa Rêxerê giştiye